یەکێک لە داهێنانە هەرە گەورەکان لە مێژووی مرۆڤایەتیدا نووسینە. ئەم داهێنانە بۆ هەتایی کۆمەڵگەی مرۆڤایەتی گۆڕی لەبەرەوەی کە دەرفەتیدا بە گوێزانەوەی بیرۆکە و هەواڵ لە نێوان ناوچە دوورەکاندا. ئەم تاتەقوڕە نمونەی ئەو داهێنانەیە و کۆنترین زمانی نووسراوە لە مێژووی مرۆڤایەتیدا. ئەو خەڵکانەی کە لە پشت ئەم داهێنانەوە بوون ئەمڕۆ بە سۆمەری ناسراون. سۆمەریەکان نزیکی 5300 ساڵ لەمەوبەر نووسینیان داهێنا و یەکێک لە پێشکەوتوترین شارستانیەتیان لە مێژوودا دامەزران. زۆر لە بیر و بڕوا و بۆچوونیان بەرامبەر ژیان هێشتا لە جیهاندا پاشماوی بەدی دەکرێت. سەرڕایەوە توێژەر و دەستگا ئەکادیمیەکانی جیهان بانگەشەی ئەوە دەکەن کە گوایە نزیکی 4000 ساڵ لەمەوبەر ئەو زمانە وەک زمانی ئاخاوتن مردووە و زمانەکە ناپەیوەست و بێپەیوەندیە بە زمانە ناسراوەکانی جیهانەوە. بابزانین ئەم بۆچوونانە تا چەند ڕاستن و سەیری ئەم دەربڕینە سۆمەریە کورتە بکەین. ئیوتو کە ماناکەی دەبێتە ئای خۆر و دەشێت مانای ئایگەرمی و ئای ڕۆشنایش بدات. لە کوردیدا دەبێتە ئای هەتاو، ئینگلیزی ئۆهیت و لە ئەڵمانیدا ئۆهیتزە بە مانای ئایگەرمی. دەشێت ئەمە ڕێکەوت بێت. با سەیری دەربڕینێکی تر بکەین. لو نودو کە ماناکەی دەبێتە ئەو نادوێت یان پیاوەکە نادوێت. دەبینرێت لە زمانی سۆمەری، کوردی، فەڕەنسی، ئیتالی و ئیسپانیشتا ڕستەکە بنزیکی هەمانمانە و پێکهاتەیە. لە ڕاستیدا زمانی سۆمەری هێندە کوردیە کە چەندین ڕستە دوای 5000 ساڵ بە ئاستەم لە زمانی کوردی ئەمڕۆدا گۆڕاوە. بۆ نمونە لو ئەکوپە هەلاهەلاکە کە ماناکەی لە کوردیدا دەبێتە لاو کوپە هەلاهەلاکە یان نن گریولوئەکە لە کوردیدا دەبێت بە نەنەگری و هەڵاکە. بەو جۆرە چەندین ڕستەی هاوشێوە هەیە کە لە سۆمەری و کوردیدا نەگۆڕاوە و لە ڕاستیدا سەدان نمونەی هاوشێوان. کەواتە زمانی سۆمەری زمانێکی ناپەیوەست نییە و 4000 ساڵیش لەمەوبەر وەک زمانی ئاخاوتن نەمردووە و شێوەی کۆنی کوردیە و پەیوەندی بە زمانەکانی وەک ئینگلیزی، فەڕەنسی، ئیسپانی و چەندین زمانی هیندۆروپیۆ هەیە. ئەم دۆزینەوەی هێندە گەورەیە کەوا دەکات جارێکی تر دەبێت مێژوو بنووسرێتەوە. لەبەرەوە منیش ڕێک ئەوم کردووە. من بەشێکی گەورەی ژیانم تەرخان کردووە بۆ نووسینەوەی ئەو مێژووە بە بەکارهێنانی بەڵگەی زانستی شوێنەواری بۆ ماوەیی، زمانەوانی و مێژووی و هیتر لە کتێبێکدا لە ژێر ناونیشانی مێژووی بزر و نەگێردراوەی کورد. کتێبەکە ئەوە دەخاتە ڕوو کە بناغی تێگەیشتن سەبارەت بە مێژووی دێرین و بنەچی شارستانیەت بۆ مەبەستی تێگەیشتن لە ڕابردوو دانەنراوە، بەڵکو بۆ خزمەتی ئەجەندای ئایدۆلۆجی و سیاسی دانراوە. ئەمە بۆتە هۆی ئاڕاستێکی کارکردنی نابابەتیانە لە ناو لێکۆڵەراندا. بۆ کورد ئەمە بۆتە هۆی مێژوویەکی بزر و نەزانراوە. ئەم کتێبە ئەو مێژووە بزر و نەزانراوەی بە پشبەستن بە بەڵگەی زانستی نووسیوەتەوە. ئەم کتێبە بە دوو زمانی ئینگلیزی و کوردی بەردەستە و بۆ هەتایی ئەو مێژوە هەڵدەوەشێنێتەوە کە بۆ کورد نووسراوە و لەسەر بناغی بەڵگەنامەی زانستی کوردت لە سەرەتای شارستانیەتەوە پێدەناسێنێت وەک ئەوەی کە هەبووە، نەک وەک ئەوەی کە لە کتێبەکاندا بۆ مەبەستی سیاسی پێناسێنراوە. هەروەها بە بەڵگەوە ئەوە دەخاتە ڕوو کە کلیلی تێگەیشتنی مێژووی دێرین کوردە و دەیسەلمێنێت کە هەتاوەکو تێگەیشتن لەسەر مێژووی کورد نەیەتەکایەوە بنەچەی شارستانێتی ڕۆژاوا و زمانی هیندۆروپی بە نەزانرایی دەمێنێتەوە. بۆ زانیاری سەبارەت دەستخستنی کتێبەکە بچۆرە سەر فەیسبووکی سۆران هەمەڕەش.